سلام بۆیەوە بەڕێز سلام بۆ بینەرانی عزیزی تلڤیزیۆنی ڤین تیڤی زۆر سپاسانەکەم پرسیارەکەتان لە ئەوە بوو چۆن من توانیمە لەگەڵ ئەم گۆرانیە کەنێکت کەم یانێ ارتباط بەرقەرارکەم لەگەڵیە ئەوەڵجار کاکەدیبی چەلکی لەگەڵ منە پەیوەندی کرد چون ئێمە بەیەک و کارێکی تێکسێکی داوە تێکسێکی بادینی بوو ئێمە لەگەڵ یەکە ئیشمانە کرد چەندین جار بۆ من وتی کە پرۆژێ گوای هەیە مامۆستا دڵشادە ئۆرکێسترا سامفۆنیە و چەندانە گۆرانیوێژی تر لە چوارپارچەی کوردستانەوە جێمەبینەوە کارێکی بۆ پێشمەرگە ئەو زمانیشش زمانی شەڕی پێشمەرگە نەبوو یعنی هیچ ساڵ و نیمێ 2 ساڵ لەمەوە پێش ئەم شەڕی داعش وەمان وەختی من تێکسەکانم دی کاک ئەدی بۆ من شەرحیدا کە ئەمە بۆ سابقەی پێشمەرگایەتی کوردان تاریخی کوردستانی مەزن بووە بۆ من زۆر جێگەی عەلاقە و ارتباطێکی باشی بوو کو بۆ ئەوەڵجار بتانم کارێکی بەم گەورەیە لەگەڵ ئۆرکێستراسیۆنێکی گەورە وەک مامۆستا دڵشاد کاک ئەدیب یەک پرۆژەی تیمۆرکی گەورە بوو بۆ من و حەزمە کرد پەیوەندیکی باشم بێ لەگەڵ گۆرانیوێژەکانی ترا کە نەمبوو بۆ ئەوەڵجار چون هەموو جاری خۆم زیاتر ئیشەکانم 80% فارسی بوو 20% کارەکانم کوردی بوو و من بێ ئەوە تێکسەکانیش ببینم قبولم کرد لە ناو پرۆژە کاوەڵجار چوومە ئۆتریش لە ڤیەنا کاک مامۆستا دڵشاد چوینە ئەستێدیۆ و هەر لێ نامنەوە تێکسکەلە خواندم جێ تۆنی دەنگی من نەبوو بۆ من کەمی مشکلە بوو وەلێ چون جێگەکە تەواو بوو ئۆرکێسترا سامفۆنی تەواو بوو کۆڕاڵ و هەموو تەواو بوو خۆم تەطبیق لەگەڵ موزیکا و ئەیسە جێ شانازیەکەم کە ئیشێکی وا بەو گەورەیە لە تاریخی کوردستانە بمێنێتەوە بۆ نەسڵگەل داهاتوو ارتباطی تەکا بەقەرارکەن و ئەو پێشمەرگانە بناسێنین ئەو مبارزانە ئەو شۆڕشکێرا بۆ گەلەکەیان چیان کردووە ئەم گەنجانە بیان ناسنەوە یادی ئەو پێشمەرگەلان زیندگە بێتە بەڵێ گۆرانی گوڵنار تێکسەکەی کاک ئەدیب چەلکی من هەموو جارێ چون ئامشوی کوردستان مەکرد پێم خۆش بوو گۆرانیک بادینی بە زمانی و ئەکسنتی بادینی بخوێنم و زۆر بۆم مشکل بوو چون من بۆ ئەو لەهجە کەمێ سەخت بوو بۆم وەلێ کاکەتیب زۆر حمایەتی کرد لەسەر تێکسەکانە گۆرانی گوڵنارمان لە ئەمریکا ئارەنج کرد و سازەکانیشمان لە ئیستانبوڵە چونەوە هەوای کوردیە بێتەوە تام و مەزەی کوردیە خۆمیش گۆڕانکاری لە ملودیەکانە زۆرم کرد فۆلکلۆر بوو وەلی ملودیەکانم گۆڕا ڤیدۆیەکیشی کلیپێکی زۆر باشیشم بۆیە لە ئەستێدیۆیەکی یەکی لە ئەستێدیۆگەل گەورەی دیزنی لە لۆس ئانجلسا کردووم وەلێ 1 ساڵ پێش ئەویشمانە کردگە تایسە من پەخشم نەکردگەسەوە بە بۆنم مەسایلی شەهیدانە و دڵی مردم خۆش نەبوو و حەزم ناکرد ئەگەر شتێکە دڵ مردمی کە زەخمارە ئەلبەتە خۆشە موزیک لە هەموو بوارێکە موزیک ئەنەرژی و ئەحساس و ڕەوان و ینی لە بنی دڵە و ئەگەر تەخلیەیەکی ئەحساسی و وەک چۆن بڵێم ئەنەرژی دەرمانی یاوە دەوایکە بۆ ئینسان ئەوەسە کە دام نییە ئینشەڵا لە وەختێکی باشە و کلیپیشە پەخشەکەینە و گۆرانێکی باشە بۆ ئەوەڵجار بادینی خوێندووە چۆن هەموو جارێ و پرسیارە لە منە کردی لە کوردستانە ولی بە جارێکی ڕاحەت تەوزیحی بە ئەوەڵجار کە من موزیکم دەست پێ کرد هەموو جارێ موزیکیم 20% بێژم کوردی تیا بووە وەلێ خۆم بانوان یە کورد معرفی کردو و پێم وا بووە ئەو موزیکی کوردیە جۆرێ جوان بیرازێنمە و کە فارسەکانیش پێیان خۆش بێ یعنی منە ئیسا هەر کوێنێ بڕم کۆنسرت بم یارچی فارسەکان ئەوڵ هەر پرسیاری کوردی لە منەکەن شاید کوردەکە لە من نیکە وەلی ئەو بووە باعث کە تو گۆرانی وێژە فارسەکانیش لە من
تەمەنیان بێ کە داخوازی مێلودیک شعرێ کۆمەکیان کەم یارمەتیان بێن بێ موزیکەی مە بخوێنن بەسم ڕێکلامێکی باشە ئەمە موزیکی خۆت بە قەومێتر معرفیکەی ئەوە زۆر زۆر مهمە نکتەیەکی ئەوەیە کە ئەو باڵانسیشە من بۆم هەمیشە عشی مەنێجی کەم هەم لە ئەو لاو هەم لە ئەم لاو و وەسە باعث وەسە کە جۆرێ کارەکانم ئیشەکانم کلیپەکانم گۆرانیەکانم بەم کە ئەو باڵانسە بێت باڵانسێکی باش بێ کە زۆر زۆر سەختیشە وەێ ئیشەڵا بتوان ئەنجام بەم دڵی مردمیش دڵی خەڵکەشی شادەوەکەی بە هەر سوورەت ئێمە وەزیفەی هەر هونەرمەندە دڵ خەڵک شادەوەکەین وەگەنە ئەگەر وان شادەوە من ئێمە شادین ئەنەرژیش هەمیشە متەقابل لەوان وەرەگری ئومیدوارم ئومیدم هەیە کە هەموو گەنجان اعتقادیان بە دەرونی خۆیان بێ ئەنەرژی خۆیانە لە هەر بوارێکە هوەری بێ خوێندن بێ لە بواری چتکردتر بێ ئەو ئەنەرژی کانفیدنس یا ئەو ئاعتمادی بە نەفسی خۆیان بیان بێ کەپتان لە هەر ئیشی کاتان ئینشەڵا سەرکەوتوو بن و ئارزووی سەرکەوتووی بۆ هەموو کورد وەگەلی کورد لە هەر شوێنێکە هەن هەیەتم ئینشەڵا هەمیشە شاد و سڵامەت بژی کورد بژی کوردستان